ئەمنیچم گوتم پلەفاتم بزر بوو پلەفاتم گوتی الحەمدولله 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 دەیگو ئێستا سعات 12 شەوە ژن دەرێ مۆتەم لۆ بینە ئەمن هەدەفم ئەوەیە دڵخۆشی و زەردەخەنە بگەڕێنمەوە سەر لێوی ئەو کەسانەی کە بیری زەردەخەنە دەکەن. کاک سەلیم عومەر سڵاوت لێ بێ. ڕاتی بوو لەسەر تەکسی 964 سڵاو لە بەڕێستان دەستان خۆش بی وڵای بەرنامەکە ئەو با بڵێن بەرنامەکە بەرنمەیەکی زۆر جوانە. ئەمن پێشنیاریشم کرد لۆ کاک ئەرسەلانی مەسەلەن دەتوانن بەڕازیلەشی مۆدیل قەدیم بێ بەڵام خاوێن بی باسۆر و سپیبی زۆر ئاساییە لە بەرەوەی جوانتر دەکا بەرنامەکە شتەکی جوانە لە ناو بەرازیلەکەی گفتوگۆ بکەین زۆر جار لەگەڵ سایق تەکسی سوار دەبی ماشەڵڵا گفتوگۆ زۆر گەرم دەبی بەو شێوەیە گفتوگۆمان کرد بەرنامەشی جوانە دەستخۆشیان لێ دەکەم و دەستخۆشی لە کاک ئەرسەلان و بەڕێستان دەکەم و هیوادارم برەوی پێ بدەن و بەردەوام بن لەسەر کارەکەی خۆتان و دەستخۆشی لە بەڕێزتان دەکەم کە لەگەڵمان ماندوو بوون. کاک سەلیم زوو بە تەکسیا چۆ دەکەی؟ وڵات زۆر کەم زۆر جاری وا ئەگەر مەسەلەن حالەتێک بی ئەگەرنا جاری واشە بووە زۆر جار ئیشمان پێ بووە لەگەڵ تەکسی هاتو چۆم کردیە. بەسەراتێک نوکتێکی خۆشکە لە ناو تەکسی بەسەر هاتبیت. وڵا شتەکان زۆر خۆشن یەک لەوانە باسم کرد زۆر جاری وا هەیە سوار دەبین لەگەڵ سایق تەکسی یەک لەوانە مۆزوعی زۆر پێەیە دەڵێ کاکە پێشترێ سعات 9 خەڵک هەمووی دەنووست دوای نوێژی عیشا دەنووست ئەوزە یەک لەوانە سایق تەکسێک باسی دەکرد دەیگو ئێستا سعات 12 شەوە ژن دەرێ مۆتەم لۆ بینە دەیگو سەریان لە دزی شێواندیە دەست پێ ناکرێ شەوێ دزیش بکە بەس دەگو ئێستا عسران باشە گەر کابرا بسی دزی بکە کۆرە دەمگو کابرا قوڕی بەسەری دەبێت گە دزی بکە ئەوزە مەسەد ها فکریان لۆ دێ مۆزوعیان پێەیە یەک لەوانە دیارە دوو ژن سوار دەبن لەگەڵ تەکسێکی لە پشتەوە سوار دەبن کابراش قەدیم سیارەی تێکسوە و پرچی بڕک زۆر بووە لە بن سیارێ بووە و ناو پرچی هەمووی قەسەر و پوشی پێوە بووە و تەپ و تۆز بووە دێتە ناو سیارەی بیانگەینتە شوێنی خۆی مەبەستیان ئافرەتەکان دەڵێن بمان بە ئەو شوێنەی ئەوزە دەرێ لە ڕێ کە دەگەنە شوێنی خۆیان دەرێ ئەوە ژنەکان دەرێن حەقی تو چەندە دەرێ 5,000 دەرێ ئەوە 10,000 پێنج لۆ خۆت پێنجیش سەرت پێچاکە دوایە ئەوزە سایق تەکسی فەقیر تەبعاً سایق سڵاو ڕێزم هێلە بە هەموو سایق تەکسیەکان ئەوانیش بەڕاستی کەسانی درسۆزن کەسانی بە ئامانەتەوە ئیشەکەیان بە ئامانەتەوە بکەن چونکە خوا نەخواستە هەموو با بڵێن هەموو شتێک هەموو کەسێک کەسی خراپەر هەیە لە عائیلەیەک لە شوێنێک لە گوندێک بەڵام هیوادارم کە ئەوان بە ئامانەتەوە کارەکانی خۆیان بکەن بە درسۆزی و زیاتر خەڵکیش متوانیان پێ بکە کارەکان و ئیشەکانی خۆیان بکەن بە حەڵاڵی. مامۆستا کەم جار هەبوو کەسایەتی ئاینی بۆ شوازە نوکتە بژێڕێتەوە جەنابەت ئەو نوکتانە کە دەژێڕیتەوە کاردانەوەی خەڵکی چییە؟ بەخۆی ئەوە بەسەر هاتە حتمما ئەمن باسم کرد لێرە لە دەرێ لە شوێنیت کە خەڵک سوپاسیان دەکەم لە هەر شوێنێکی خەڵک ڕێزمان لێ دەگرن گەورەی خۆیان ئەمە بەوان جوانین و حتمما هەش بووە ڕخنەی گرتیە و کۆمنتی کردی ئەوانشمان باس کرد کە ئەمە دەبی بەڕاستی یەکترمان خۆش بوێ ئەمن هەدەفم ئەوەیە دڵخۆشی و زەردەخەنە بگەڕێنمەوە سەر لێوی ئەو کەسانەی کە بیری زەردەخەنە دەکەن کە ماوەیەکی زۆرە پێ نەکەنینە دەمەوێت دڵیان خۆش بکەم بەڵام کەسانێک هەیە کە بەڕاستی باسم کرد لەوانەیە تێنەگەیشتی بێ لەوانەیە ئەمنی نەخینبیتەوە لەوانەیە بە هەڵە تێگەیشتی بێ فکرشکەی و هاتبی قسەیەک دەکا و شەیەک دەڵێ بەڵام بە زۆربەی جاریش ئەلحەمدولیلا خەڵک ڕێزمان لێ دەگری و یان کەسی وا هەیە دەڵێ مامۆستا وشەیەکی زۆر قسەی خۆشمان لۆ بکە نازانێت ئەتوو لە وەزعەکی یان مشکلەکەت هەیە یان خەمەکەت هەیە بەڵام ئەو دەبی ئەوانەمان خۆش بێ بەوانەوە جوانین و لەگەڵ یەک جوانین. باشە مامۆستا ئەوە ڕاستە کە دەڵێن مامۆستایانی ئاینی و پیاوانی ئاین هەمیشە مەجلیسەکانیان ئەوها پڕی قسە و نوکتەی خۆشە؟ حتمما لەبەرەوەی مامۆستایانی ئاینی بەڕاستی مامۆستایانی ئاینی لەبەرەوەی زۆرترین خەڵک دێ شەکوای خۆی قسەی خۆی دەینتەکن مامۆستایەکەی زۆر جار بەسەرهات و شتەکان لە مامۆستایانەوە پێم دەگا مۆزوعەکان بەسەریان دێ خەڵکێک دێتەکنیان مەسەلەن دەرێ ئەو شتم بەسەر دێ یان لە خوتبەیدایە مام حاجێک لەوێ قسەی دەکا یان ئەو بابەتانەیە یان لە دیوەخانی بۆیە قسەی خۆشیان زۆر پێیە و بەسەرهاتی زۆر خۆشیان پێیە لە مەجلیسی مامۆستایان جگە لەوەی خێر و بەرەکەت و خۆشیە مەجلیسەشی جوانە و خەندە خستنە سەر لێوی ئەو کەسانەیە کە لەوێنە شتەشی ینی مەجلیسێکی هەموو کەسێک خۆزگەی لە بۆ دەخوازێ بۆ ئەو مەجلیسانە حتمما مەجلیسی خۆشن مامۆستایان.
مامۆستا لەسەر یەکێک لە نوکتەکان سکاڵا لەسەر تۆمار کرا ئەو قەزیە چۆن بوو گەڕووکردنەوەی گوڵی. وەڵاوە باسم کرد ینی بەڕاستی هیچ شتێک نەبوو و ئەسڵ و ئەساسی نەبوو تەنها یعنی ئەمە باسمان کردەوە دادگا هەیە ئەوە قانون هەیە قانون دەتوانانی لە پەیجی خۆی بڵاو کاتەوە پەیجەکان یان ڕۆژنامە نووسان هەر کەسە لە ئاستی خۆی بەڕاستی پێویستە ئەوان دادگایی بکرێن بەڕاستی پێویستە گاز بکرێن لێکۆڵینەوەیان لەگەر بکرێ هەر کەسە لە ئاستی خۆی و قسەی بکا و بەبێ هیچ بنەمایەک نا ئەوە زۆر خەتەرە کارەساتە باسم کرد بەڕاستی پێویستە ئەو پەیج و ئەکاونت و ڕۆژنامە نووس ئەمانەتە شتێک ینی ئەسلی نەبوو شتێک ئەگەر 100% ڕاز نەبوو بڵاوی نکاتەوە ئێستا ئەمە چەندین هەواڵ و چەندین کەناڵمان هەیە بڕوا بکە دادەنیشین متمانەمان نییە یعنی متمانەمان بە هەواڵەکەی نییە متمانەمان بە ئەخبار و قسەکان نییە بۆیە پێویستە زۆر بە ڕازگۆیی ئیش بکرێت یەکەم هەدەفی ڕاگەیاندین کاری ئەوەیە لەسەر ڕازگۆیی بنیاد بنێ لەسەر ڕازگۆیی وشەکانی دەرببڕی شتێک ڕاز نەبوو نەیڵێ بۆیە ینی بەڕاستی پێویستە ئەو بابەتانە باشم کرد ینی هەتا ئەوش یەک لەوانە مەسەلەن 1964 هەندێک مۆزوعی باس کرد کە ئەمن هەر شتێک هەبوو کە ئەسڵ ئەساسی نێو شتانە بەڵام ئەگە شتەشیش هەبوو قانون هەیە دادگا هەیە پێویستە ئەوان قسە لەسەر ئەو بابەت و کەیسانە بکەن وەزگە لەوەش ئەوانش پێویست ناکات و ئەتو بڕۆ لێدوانی ئێستا هاتی مەسەن لێدوان لە من وەردەگری کاکە ئەسلی هەیە نا ئەسلی نییە لۆ بەبێ من ئەتو قسەی دەکەی لۆ بەبێ من کە پرسل لە من نەکردیە ڕای منە دووەر نەگرتێ یەکسەر دەستی قسەی لەسەر مۆزوعەکان دەکەی ئەوە کارە ساتە هیوادارم ئەو شتە نەمینی هەموو پەیج و ئەکاونتەکان یەکترمان خۆش بوێ و لە یەکتر ببورین و هەتا ڕاستیەکان هەبێ بڵاوی بکەینەوە نەچینە دوای ڕێزکە و با بڵێن شتێکی ناڕاست خوا نەخواستە. کاک سەلیم نوکتەیان بەسەراتێکم پێ بڵێ کە تا ئێستا نەدوت لە سۆشیال میدیا. وەڵاهی ئەوزە ماشەڵڵا شت زۆرە ئەمن سەفەرەشی بووین تەوان ئەمن باسشم کرد ئەوانەی کە دەجێڕینەوە هەمووی واقعی ڕوویدایە لە سەفەرەشی بوون ئەو پێشیان دەڵێم کە ئەو شتە دەژێڕمەوە لە سەفەرەشی بوون مامحازێکمان لەگەڵ بوو لە سەفەری عەمرەی بوون جێی گران بوو یەک لەوانە جیهازەکی لە جێ و جیهازەکەشی تەواو نەبوو هەردەم نادەم ئەوهای دەکرد جیهازەکە دەگوت سیک چای دەکرد جێی گران بوو ئەوزە بەسە خۆشی نەدەهینا کە دەسوی قسە لەگە دەکرد وی دەزانین دەرێ مام حازی کوی دەبوو باشن الحەمدولله زۆر ئەوەی نەدەکرد ینی جێی لێ نەبوو خێزانیشی بزر بوو پلە فاتم بگەڕێ پلە فاتم ئەویش دانیشت بوو چاوەڕێ پلە فاتمی دەکرد ئەمنیش چم گوتم پلە فاتم بزر بوو پلە فاتم گوتی الحەمدولله کورە گوتم پلە فاتم بزر بووە پلە فاتم گوت لە خوای بەزیاد بۆ نیعمەتەوە چی لەگە ئەو خوا لەگەری کردیمە مەبەستی ئەو سەفەرە بوو وای دەزانین دەرێ مەبەستە کورە گوتم پلە فاتم بزر بووە پلە فاتم چوومە بن جێ گوتی ها لە چێ فاتم ڕاز ڕۆی کورە گوتم ئەتوش بزر نەبی کەتی نەدوی وەڵا دوای الحەمدولله دیتمانەوە پلە فاتم بازنۆکەی دەکرد دەگوت من دارم بازنۆکەی دەکڕم. کاک سەلیم جەنابەت لە ماڵەوە شەڕەوە قسەت خۆشانە قسە خۆشانتەنا بۆ دەرەوەیە وەڵا الحەمدولله لە ماڵێش هەر بەو شێوەیە من سواسی خێزانم دەکەم لێرەوە کە زۆر هاوکارمە و زۆر لەگەڵم ماندووە و لێرە سڵاو ڕێزم لە بۆی زۆر جار پێشترە دایانگۆ و کاکە دایانگۆشی دەرێن سڵاو لۆ مارە لۆ خێزانم ئەوە لە ترسانە. کاک سەلیم الحەمدولله لە ماڵێش و لە دەوروبەریش خزم و کەس و ئەوانە بینمان خۆشە و قسەی خۆش و تەباوڕەباین الحەمدولله. کاک سەلیم ئەو نوکتەیە بەسەرەتانەی کە بەسەرتدا سەرەتا بۆ خێزانی دەجێڕیتەوە یان بۆ کەسانی دەرەوە؟ بەڵێ ئەرێ وەڵا زۆربەی بەسەرهاتەکان خێزانم دەزانی و زۆر جاری وە هەبووە پێم وتووە بەسەرهاتە وایە ڕەئی نەبووە ینی تی لە بۆ تو پێم باشنی ئەو بەسەرهاتەی بژێڕیەوە و ئەگەر حتمما زۆر جاری وە هەبوو بەجێم نەکردێ بەڵام لەسەرم کەتیە بەڵام زۆر بەسەرهاتیش هەیە کە جێڕایتمانەوە بەسەرهاتەکان واقعی بووە لە بۆ نمونە لەوانەیە ئەمنیش وەکو زۆربەی مرۆڤەکانیت کە هەڵم کردبی هەڵە بوویمە بەڵام الحەمدولله ئەوانەی جێڕایتمانەوە هەمووی واقعی بووە و ناوی کەسمان نەهینایە بەڵام ئەوانەشی کە باسم کرد پێم گوتینە ئیلا ئیزدم لێیان وەرگرتیە وە شتێکی زۆر ئاسایش بۆ بە شتێکی زۆر احتیاطی باسمان کردی. مامۆستا جەنابەت خاوەنی چەند منداڵی؟ ئەمن 4 منداڵم هەیە 3 کچ و کوڕەکەم هەیە و کوڕەکەم بە ناوی ئەنەس و ساوین و ئەوین و ئەلین و کوڕەکەشم الحەمدولله با بڵێن
دەخوێنی لە بۆ مەلایەتی و زۆر یارمەتی دەدەم و زۆر زیرەکە و هەوڵ دەدەم ئینشاڵڵا ببتە ئەستێرەیەک و خزمەتی ئەو دینەی بکە و ڕامەسپاردیە لە بۆ دینەکەی خوای گەورە و الحەمدوللا کچەکانیشم هەمویان لە خوێندن و ئەوانە باڵێن بەردەوام من دانەبڕاینە 6 و کوڕک